بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست لە شاری سلێمانی بە سەرپەرشتی مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی کۆبوونەوەی ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کوردستان بەڕێوەچوو لە کۆبوونەوەکەدا تاوتوێی دۆخیارێم و ناڕەزایەتی هاوڵاتیان کراو و ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی پشتیوانی خۆی بۆ ناڕەزایەتی و خۆپیشاندانی مەدەنیانەی هاوڵاتیان هەرێمی کوردستان دووپات کردەوە. ئەم شەو لە بەرنامەی ئەمڕۆ بە میوانداری بەڕێز ڕێبوار حەمەد وتەبێژی کۆمەڵی ئیسلامی کوردستان تاوتوێی کۆبوونەوەکەی ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبین. ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی بە سەرپەرشتی مامۆستا عەلی باپیر لە شاری سلێمانی کۆبوونەوەیەکی گرنگی ئەنجامدا. پرسی ناڕەزایەتیەکانی هاوڵاتیان و بێباکی حکومەت لە چارەسەر نەکردنی کێشەدارایی و سیاسیەکان و هەڵوێستی کۆمەڵ بەرامبەر دۆخی ئێستای باشووری کوردستان تەوەری کۆبوونەوەکە بوون. ئەندامێکی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی دەڵێت هەر بابەتێک پەیوەندی بە چارەنووسی هاوڵاتیان و دۆخی ژیانی خەڵکەوە هەبێت کۆمەڵ سازشی لێ ناکات و وەکو چۆن هەمیشە لە بەرەی شەقامدا بووە ئێستاش کۆمەڵ هەر لەسەر ئەو ئاراستەیە کار دەکات. کۆمەڵی ئیسلامی خۆی بە بەشێک لەو جەماوەرەی هەرێمی کوردستان دەزانێت و بە تاکید ئەو ناڕزایانی خەڵکی هەرێمی کوردستانش بە شێوەیەکی گشتی جێی تەقدیرە و ئێمە بە حەق و مافی خەڵکی دەزانین و پێمان وایە ئەو داوایانە داوای زۆر بەسیط و زۆر سادەن کە خەڵکی هەرێمی کوردستان داوای دەکەن کە دەبوایە دەسەڵاتداران لە هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان زۆر بە سەریعتر و بە پەلەتر بە دەنگ داواکانیانەوە چوبا و ئێمە پشتیوانی لە داوای خەڵک دەکەین لە ئێستادا بەهۆی بێموچەیی هاوڵاتیان لە تەنگژەیەکی زۆری ئابووریدان بۆیە کۆمەڵی ئیسلامی تاوتوێی ئەو بابەتە دەکات و بیر لەوە دەکاتەوە چۆن ئەم کێشەیە چارەسەر بکرێ و چی بگوترێ و چی بکرێ لە ڕووی سیاسیەوە هەنگاوەکان چی بن بۆ ئەوە. کۆمەڵ هەموو ڕێگەیەکی مەدەنی و دیپلۆماسی لە بەردەمدا کراوەیە و دەیگرێتە بەر لە پێناو سوکردنی باری قورسی سەرشانی هاوڵاتیان و دەرباسکردنیان لەو قەیرانە بەرفراوانەی بۆیان خوڵقێنراوە دوور لە تون و تیژی و هەڵکوتانە سەر شوێنە گشتیەکان گردبوونەوە و خۆپشاندان بە شێوازی مەدەنی بە مافی ڕەوای هاوڵاتیان دەزانێت و پشتیوانی لێ دەکات. ئەندامێکی سەرکردایەتی کۆمەڵ دەڵێت پێویستە دەسەڵاتداران تا کار لە کار نەترازاوە بە خۆیان دابشنەوە و ناڕەزایەتیەکانی شەقام بە هەند وەربگرن چونکە ئەگەر ئێستا داواکاری خەڵک موچەکانیان بێت وا بڕوات سنووری داواکاریەکانیان فراوانتر دەبێت. کۆمەڵی ئیسلامی لە هەناوی ئەو خەڵقاوە سەرچاوی گرتووە. داخوازیەکانی هاوڵاتیان داخوازی کۆمەڵی ئیسلامیە. ئەسڵەن کۆمەڵی ئیسلامی بۆەوە خۆی ڕاگەیاندووە کە بەشێک بێ لە چارەسەری و کێشەی گرفتەکانی هاوڵاتیان نەک بۆ خۆی بێتە کێشەی هاوڵاتی بۆیە لە پێناوی داکۆکی لە مافی هاوڵاتیان هەموو خەباتێکی مەدەنی و دیپلۆماسی دەگرێتە بەر و پشتگیری لە داواڕاوەکانی هاوڵاتیان دەکات پشتگیری لە هەموو جۆرە خەباتێکی مەدەنی دەکات دوو لە تون و تویژی و شەڕ و ئاژاوە و ئەوە شانازی پێوە دەکات منەتیش ناکا بەسەر هیچ هاوڵاتیەکە چونکە ئەرکی سەرشانی خۆیەتی دەنگی هاوڵاتی لە ساڵی 1992 تا ئێستا هەر دەنگی ناڕازی هەیە و کۆمەڵ بەردەوام پشتگیری لە داخوازیەکانیان کردووە و لە بەرەی ئەوان دەمێنێتەوە و بێگومان پشتیشان بەرنادا بێگومان ئەم دۆخە چارەسەر نەکرێت پێشەوەی کە هاوڵاتی زەرەر بکەن دەسەڵاتداران زەرەر دەکەن چونکە ئەگەر ئێستا داخوازی هاوڵاتیان لە داکۆکیە لە موچە داکۆکیە لە مافە سەرەتاییەکانی ژیان و کاتە هاوڵاتی داخوازیەکانی خۆی دەگۆڕێ باڵانسی داخوازیەکانی بە شێوازی کە بەرز دەکاتەوە کە هەردوو لەوانەیە زەرەر بکەن. کۆمەڵی ئیسلامی کوردستان پێی وایە بەهۆی ئیدارەدانێکی نادروست و حکومداریەکی خراپی پارتی وێکیەتیەوە ڕۆژ لە دوای ڕۆژ قەیران و نەهامەتیەکان زیادیان کردووە کە بە جۆرێکی لێ هاتووە شەپۆلی ناڕەزایەتیەکان و نیگەرانیەکانی هاوڵاتیان ڕوو لە تەقینەوەیە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان لە پێناو وەدەسێنانی بەرژەوەندیە شەخسی و حیزبیەکانیان نەیانتوانیوە ڕێگری لە ئەنجامدانی گەندەڵی و بەهەدەردانی سەروەت و سامانی گشتی بکەن و چاکسازی ڕاستەقینە ئەنجام بدەن. ئەمە شۆکاری سەرەکی ناسەقامگیری سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری و تەواوی ئاڵۆزیەکانی هەرێمی کوردستانە. ڕامێر عوسمان، کەناڵی پێام، سلێمانی. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز مامۆستا بەخێر بێن. سوپاس. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین ئەمڕۆ کۆبوونەوەی ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی بوو بە دیاریکراوی بە شێوەیەکی گشتی لەسەر چەند پرس سەتان کرد. بە ناوی خوای گەورە و میهرەبان زۆر سوپاس. تاوان کۆبوونەوەی ئەمڕۆی سەرکردایەتی جگە لەوەی کۆبوونەوەیکی ئاسایی بوو
و هاوکات طبعا لەگەڵ خۆتەزانی دوای دابڕانێکیش بوو لەو واقعی بەهۆی پەتای کۆرۆنا کە لە هەرێمی کوردستان تا ئێستاش بەردەوامە. ئێمە پرسە ئەساسیەکانی ئەمڕۆ زیاتر بەڕاستی قسەکردن بوو لەسەر واقعی سیاسی هەرێمی کوردستان و دەرهاوی شتەکانی و ئەرکی کۆمەڵی ئیسلامی لەو ڕووە. بۆیە لەو ڕوو هەم ئێمە لەسەر کاری فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمان و قسەمان کرد و لەو ڕۆتەوەن هەم فراکسیۆن سەرۆکی فراکسیۆن بەشێک لە چالاکیەکانی خۆیانی خستە ڕۆی تەقیمیشمان بۆ کاری ئەوان کرد لە کۆبوونەوەدا ئەوە جگە لەوەی کە لەسەر ئەو خۆپیشاندانەکانی ئەم دواییە کە بەهۆی ئەو بارودۆخە خراپەی کە پێوەستە بە ژیان و بژێوی هاوڵاتیان بەشێکی کۆبوونەوەی سەرکردایەتی بوو مەسەلەی موچە و لێبڕینی موچە بەشێکیکەی قسەکردنەکانی سەرکردایەتی بوو و مەسەلەی نیگەرانیەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و خواستی خەڵکی هەرێمی کوردستان و چاوەڕوانیەکانی خەڵکیش لە کۆمەڵی ئیسلامی وەکو هێزێکی کارای ساحەکە ئەمانە تەبعانیانی بڵێن تەوەری ئەساسی کۆبوونەوەکو بوون لەو ڕۆ بەرپرسی مەڵبەندەکانی کۆمەڵ کە نوێنەرایەتی کۆمەڵەکەن لە سنوورەکانی خۆیان قسەی خۆیانیان کرد و نیگەرانیەکانی خەڵک لەو ڕۆوە چییە و ئەرکی کۆمەڵی ئیسلامی چی ئەمانە ئەو پرسانە بوون کە کۆمەڵی ئیسلامی و دواتریش هەڵوێستی خۆی لە بەلاغێکدا خستە ڕوو. باش ئەگەر بەشێکی تەوەرێک تایبەت بوو بە خۆپیشاندانەکان بە دیاری کراوی ئێوە بۆ سوودان چیە لەسەر بەڕێوەچوونی خۆپیشاندان یاخود ئەو خۆپیشاندانەی کە هاوڵاتیان لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان ئێمە وەکو لە بەلاغەکەشدا ئاماژەمان پێکرد و خۆپیشاندان مافێکی ڕەوای هاوڵاتیانی هەرێمی کوردستانە و حکوومەتی هەرێمی کوردستان واجبێتی کە بەدەم داوای خۆپیشاندەرانەوە بچێت لە هەرێمی کوردستان و داواکردنی مافەکانی خەڵک و مافە سەرەتاییەکانەوەی پێویستە بە بژێوی ژیان و موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان کەمترین مافەکە فەرمانبەر و هاوڵاتی لە هەرێمی کوردستان داوایەکە و بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان نەریتێکی خراپی داهێناوە لەو ڕۆکە لە کابینەکانی ڕابردوشتەوە تا ئێستاش بەدەم داوای خۆپیشاندەرانەوە ناچێ و گوێیان لێ ناگرێ و هەمیشەم حکوومەتە لە جیاتی ئەوەی کە گوێ لە داوەڕەوەکانی چین و توێژەکانی کۆمەڵگاکەی خۆی بگرێ بەدەمیانەوە بچێ ئیتیهامیانەکە و زۆر جاریش خۆیان هەوڵەدەن خۆپیشاندانەکان بەلاڕێدا ببن و جگە لەوەی تەمەنەوان زۆر جار خۆیان لێرە لە هەرێمی کوردستان داوا لە تەمە کاتێک کە خۆپیشاندانەکان لە عێراق بوو و چین و توێژەکان لە ناوەڕاست و باشووری عێراق ڕشانە سەر شقامەکان بۆ داوای مافەکانیان و فشاریان لە حکوومەتی ناوەندی کرد و حکوومەتی عادل عەبدولمەهدیان ناچار بەدەست لە کارکێشانەوە کرد لە هەرێمی کوردستان و دەسەڵاتدارانی هەرێم داوایانە کرد کە بەغدا بە شێوەیەکی ئاشتیانە مامەڵە لەگەڵ خۆپیشاندەران بکات تونند و تیژی دروست نەکاوە بەدەم داواکانیانەوە بچێت و ڕێز لە داوای خۆپیشاندەران بگرێت ئێت و ئەوان کە خۆیان داوا لە بەغداکەن ئەولاترە کە خۆیان بەدەم داوای فەرمانبەران و هاوڵاتیانی خۆیانەوە بچن وەمە بە سیاسەتی بانێکە و دوو هەوا مامەڵەکردنە تۆ لێرە بتەوێ بەدەم داوای میلەتەکەی خۆت خەڵکەکەی خۆت شەقامی کوردی خۆتەوە نەچی بەڵام داوا بکەی لێ حکوومەتی بەغدا مامەڵەیەکی تەندروست لەگەڵ خۆپیشاندەران بکە ئەم نەریتە خراپە لە حکومڕانانی هەرێمی کوردستان نە تازەیە و چۆن لە ڕابردوو بۆ ئێستا شێو بوو داهاتوش بەردەوامە بێ بۆش دەرەنجامی خراپی لێکەوێتەوە کۆمەڵ چۆن مامەڵاکە کۆمەڵ باوەڕی وایەکە داوای ڕەوای هاوڵاتیان بە شێوەیەکی مەدەنی دوور لە توند و تیژی و چۆن لەی مافی هاوڵاتیە و ئەرکی هێزە سیاسیەکانیشە لەو ڕۆ پشگیریان بکرد و ئێمە ئەرکی فراکسیۆنەکەمانە لە پەرلەمانی کوردستان ئەرکی نوێنەرانی هاوڵاتیانە کە لەسەر لستی کۆمەڵن لە ئەنجومەنی پارێزگاکانەوەندەی کاین ئەرکی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامیە کە لەو ڕۆوە پشگیری لە خواستیان بکە پشتگیری لە داواکانیان بکە و داواکانیان بەو شێوەی کە مافە ڕەواکانی خۆیان تحقیقەکەن کۆمەڵی ئیسلامی لەگەڵیان بێ بەڵام کۆمەڵنەی شاردۆتۆ لەگەڵ تونند و تیژی نییە لەگەڵ هێرشکردنە سەر دامەزراوەکانی دەوڵەت نییە لەگەڵ زیانگەیاندن بە ممتەلەکاتی گشتی و تایبەتی هاوڵاتیان نییە و ئەمەش بە نەتیجە بە بەرژەوەندی خۆپیشاندان تەواو نابێت باشە بەس وەکو بڵین ئەوەکو بڵین تونتیژی هەیە بۆ لە خۆپیشاندانەکان
هێوەی دانەی دەکەن یاخود خەڵک دەستگیر کراوە ئەشکەنجە درراوە یاخود وەکو خۆ دوتە زۆر دەڵەن ئەمە دەستی دەرەکیە ئەمە کۆمەڵێک خۆپیشان دەر بە ئاژاوە گێڕ و تێکدەریش ناو دەبن زانی یعنی مەسلەی دەستگیرکردنی خۆپیشاندران عیبەیەکی گەورەیە و هەڵەیەکی کوشندەشە بۆ حکوومەتێک کە ئیدعای ئازادی و ئیدعای مافی هاوڵاتی بوون و ئیدعای ئەوە بکە کە لە مؤسسەتەکانی مەدەنین و ئیدعای دیموکراسی بکە لە هەرێمی کوردستان ینی هاوڵاتیەک کە بە تەنها بە قەڵەمی دەستی و دێتە سەر جادە و داوای مافەکانی خۆیەکە بەهێزترین چەکی هاوڵاتی مایکی تەلەڤیزیۆنەکانە کە پەیامی خۆی گەیەنێتە حکوومەت و بەهێزترین چەکی دەستیان ئەو ڕخنانن کە لە حکوومەتێک لە ڕخنەی هاوڵاتیەکانی خۆی بترسێ حکوومەتێک لەو مایکانە بترسێ کە دەنجی هاوڵاتی لانی کەم بەوانە گەیەنێ ئەو حکوومەتە بێ پاداشتی بوو ئەوان وە مامەڵەی لەگەڵ ئەو خۆپیشاندانە بریتی بێ لە دەستگیرکردن بریتی بێ لە زیندانیکردن بریتی بێ لە ئەشکەنجەدان بریتی بێ لە فشار خستنە سەر بریتی بێ لەوەی کە هەڕەشە لێکردنی و بە جۆرێک کە دووری خاتەوە لە سەحمەنی بەڕاستی عیبەیەکی گەورەیە بۆ دەست بەزوتە هەڵەیەکی کوشندێ هەڵە کوشندەکەوەی کە دەرەنجامی لە هەفتەی شوباتەوە و پێش هەفتەی شوبات هەتا ئەمڕۆ حکوومەتی هەرێمی کوردستان و دەستەڵاتدارانی هەرێمی کوردستان تۆند و تیژ مامەڵیان لەگەڵ خۆپیشاندان کردووە کامە نەتیجەکەیەتی لەکوێ هەر نیگەرانیەکانی هاوڵاتی زیاتر دەکات هاوڵاتیان نیگەرانیەکانیان زیاترە بێ ئومێدیان زیاترە متمانیان بەم دەستەڵاتدارانە کەمترە و ڕق و تووڕێی خەڵک زیاترە ڕۆژ لە ڕۆژ زیاترە بەرامبەرم دەستەڵاتە کەواتە ڕێگایەکی هەڵەیە و دەرەنجامی کوشندەی هەیە باشە بەس بۆچی ئەوان مەسەڵەن خۆپیشاندانێک دەترسن کە داواکارێکی زۆر بچووکە کە موچەیە پێ دوایە ئەگەر داواکاری گۆڕنی تاوی سیستەمەکە بات ینی کاردانەوەکان جیاوازتر دەبوون نی تا سیستەمەکەش نەگۆڕێت ئەم داواکارانەی کە ئێستا هەن بەردەوام نابێت داواکارێکی بچووک نییە بەداخەوە مەسەلەن دەستەڵاتدارانی هەرێمی کوردستان گوێ لە داوای خەڵک و هاوڵاتیانی خۆیان ناگرن واگەر گوێ بگرن بەدەم داواکانیانەوە بچێن و بتوانن لانی کەمی مافەکانی هاوڵاتی جێبەجێ بکەن و ڕوبەڕوو لەگەڵ هاوڵاتیانی هەرێمی کوردستان گفتو بۆ بکەن و دەستەڵاتە نەترسێ لەوەی کە قسەی خۆی بکە و حکوومەتە نەترسێ لەوەی کە ڕوبەڕووی هاوڵاتیانی هەرێمی کوردستان ڕوونکردنەوە بدا یعنی من سەیرم لەوە دێ حکوومەتێک ینی قدرەتی ئەوەی نییە میدیاکان ببێت جیاوازی بانکە و گفتوگویان لەگەڵ بکە حکوومەتێک قدرەتی ئەوەی نییە کە لەگەڵ هەموو دەستگا میدیایەکانی هەرێمی کوردستان وەکو خۆی مامەڵە بکە و بێ هەمویان دابنێ نەترسێ لەوەی کامە ڕەخناگرێ کامە پرسیاری لێکاوە ئەو بتوانێت تەمان هەموو پرسیارەکان وەڵامداتەوە حکوومەت کاتێک کە ئەو ڕێگایانەی گرتبەر حکوومەت نەترسا لە ڕخنی میدیاکارانی حکوومەت نەترسا لە پرسیاری هاوڵاتیانی حکوومەتێک خۆی وەڵامی داوە نیگەرانیەکانیش کەم بێتەوە حکوومەتێک بتوانێت کە متمانە بۆ حکوومەتەکە خۆی بجێڕێتەوە متمانە بۆ دەستەڵاتەکە بجێڕێتەوە ئەوە دروستکە کە هاوڵاتی متمانەی پێی هەبێ کاتێک کە حکوومەت ناتوانێ ئەمانە بکە بە تەکید تەمەن نیگەرانیەکانی خەڵک زیاد دەبن و ئەم خەڵکیش لە دۆخەکە بێ ئومێد دەبێ و بە تەکید دەرەنجامی خراپتری باشە بەس وەکو خۆتان لە بەلاغەکەی ئەنجومەنی سەرکردایەتی باس دەکەن کە هەموو ڕێگایەکی مەدەنی و دیپلۆماسی بۆ پشتیوانی لە داواکاری خەڵک دەگرنە بەر مەبەستان لەوە چیە ئەو ڕێگانەی کێوە لە داهاتوودا ئێمە هێزێکی سیاسین ڕابردوومان سەلماندوویەتی کە نەفشار فشاری سیاسی و نەگرتە نەڕاوە دوونان نە هیچێکێ لەوانە ئێمە ناوەستێنێەوە ئێمە هێزێکین پێم وایە هەموو لایەکە زانن کە کۆمەڵی ئیسلامی هێزێکە پەیوەستە بۆ پرەنسیپە مەبادیئەکانی خۆی و یەک هەڵوێست لەسەر هەڵوێستەکانی خۆی بەردەوامەوە بۆ ئەمە پاشەکشەی نەکردووە لە ڕابردوودا ئێمە هەنگاو بە هەنگاو هەتا ئێستا تاکە هێزی سیاسیشین لەو ڕۆ یەک ئاراستەی سیاسی تەندروست هاتووی ئێستا کۆمەڵی ئیسلامی وەکو چۆن لە ڕابردوو بووە لە داهاتووشدا وەکو باسمان کردو ئێمە بەڵێ جوڵەی سیاسیەکەین و ڕێگاکان زۆرن ئێستاەکێ لەو ڕێگانەیە کە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی ڕابەرایەتی کردو لە پەرلەمانی کوردستان لەگەڵ کۆمەڵێ لە پەرلەمانتارانی تر لە فراکسیۆنەکانی کاوە پرسی
پرساندنی سەرۆکی حکوومەتیان هێناوەتە بەرباس و لێکۆڵینەوە کە ئەمە لە مێژووی حکومڕانی هەرێمی کوردستان ینی ڕووی نەداوە لە ڕابردووداوە کارێکی گەورەیەوە ناچارکردنی سەرۆکی حکوومەت و کابینەکەیەتی لە بەردەم پەرلەمانی کوردستان وەڵامی پرسیارەکانی پەرلەمانتاران بداتەوە بۆ ئەو پرسانەی کە و ئەوەش ڕێگا تەندروستەکەیە بەڕاستی و ئەوە ڕێگای مەدەنیە و ئەو ڕێگایە کە ئەتوانی تۆ گۆڕانکاری تێدا بکەی و ئەوەش ئەرکی ڕاستەقینی پەرلەمانی کوردستانە پەرلەمانێک کە چالاک بێ و بتوانێت ڕۆڵی خۆی ببینێ و من پێم وایە ئەگەر بارودۆخ ئاسایی بێ لە هەرێمی کوردستان و ئەگەر ئەم هێزانەی کە حکومڕانن ڕازگۆ بن لەگەڵ شیعار و دروشمەکانی خۆیان کە بەرزیان کردوتەوە ڕازگۆ بن لەگەڵ ئەو بڕگانەی لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان پەسەندیان کردووە ئەبێ نەترسن لەو پرسانە ئەبێ پەرلەمانتارانی ئەو پەرلەمانتارانە پێش پەرلەمانتارەکانی ئۆپۆزیسیۆن لە پێشەنجی ئەو ڕۆڵە بن و بتوانن لێ پرسینەوە بکەن و پرساندن و ئەو پرسە بێنە وەکو بن سەرەتاش باسم کرد ئەگەر سەرۆکی حکوومەت و کابینەکەی ئەو هەنگاوانە بنێ ڕەنگە خۆپیشاندان و ناڕزایەتی لە شەقام نەبێ بۆچی چونکە خەڵک کە پەرلەمان ڕۆڵی خۆی بینی کاتێ پەرلەمان بێ ڕۆڵە خەڵک دەرگای کاکاتۆ بۆ دەربڕینی نیگەرانیەکانی شتوانی تاوی هەوڵی فراکسیۆنی خۆتان دەکەن بەدڵنیاییەوە لە بەرپرسانی حکومەت و جێگیرەکە ئێمە ئەمڕۆ وەکو لە بەلاغەکەشدا هاتووە دەستخۆشیمان لە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی کرد و لێرە شۆ جارێکی کە دەستخۆشیان لە یەکەین پێمان وایە ئەوە ڕێگا دۆستخۆشی سەر برەمای چی باسی یەکەم ئەوە ڕێگا ڕاستەکەیە و ئەو ڕێگایە کە پێویستە پەرلەمانی کوردستان و فراکسیۆنەکان کاری لەسەر بکەن و ئەوە لەسەر ئەو بنەمایە کە وەزیفەی ئەساسی پەرلەمان بریتە لە لێپرسینەوە لە حکوومەت ئەو حکوومەتی پەرلەمان بتمانەی پێداوە لەسەر کارنامەیە کە ئەو کارنامەیە چەندی جێبەجێ کردو چەندی جێبەجێ نەکردووە و دقیق ئەو پرساندنە پەیوەستە بە پرسی لێبڕینی سەدا 21 موچەی فەرمانبەرانی هاوڵاتیانی کوردستان من پێم وایە ئەو ڕێگا ڕاستەیە کە و ئەوە شوێنی بەرگریکردنە لە ماف و داوای هاوڵاتیانی هەرێمی کوردستان و کۆمەڵ لەسەر ئەو بنەمایە دەستخۆشی لە فراکسیۆنەکەیەکە کە ڕازگۆیە لەگەڵ ئەو دروشمانی بەرزی گرتوتەوە ڕازگۆیە لەگەڵ بەرنمەکەی خۆی و نەک تەنها فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامیش و بەڕاستی ئێمە دەستخۆشی لە هەموو ئەو کەسانەشەکەین کە ئیمزایان کردووە چ وەکو فراکسیۆن چ وەکو ئەندامی فراکسیۆنەکان کە و ئەوە ڕێگەوە پێویستە و پەرلەمانتارانە بەرگەی فشار بگرن و ئەگەر بمانەوە پەرلەمانێکی کارامان هەبێ پەرلەمانێکمان هەبێ هاوڵاتی متمانەی پێوێ پەرلەمانێکمان بێ جارێکی کە ڕوومان بێ بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بڵێنەوە بچنەوە سەر سندوقەکانی دەنگدان و دەنگ بدەن پەرلەمانێکمان بێ کە نوێنەرایەتی ڕاستەقینەی خەڵکە ئەبێ ئازایانە ئەو پەرلەمانتارانە بەو ئەرکالسن و نەسنە ژێرباری هیچ فشارێکەوە باش ئەی لەسەر ئاستی عێراق فراکسیۆنەکەتان هیچ جوڵەیەکی یاخود لە کارەکانی فراکسیۆنەکەتان لە بەغداد بەتاکید فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە بەغداش فراکسیۆنێکی کارایە و لەوێش قۆناغ بە قۆناغ خۆتەزانی تەبان هەم هەماهەنگی بۆ لەگەڵ فراکسیۆنەکانی کەەوە کاری گەورەیان کردووە و یەکێکن لەو چ لەسەر ئاس بڵین لەو لیژنانەی کە هەم چۆک و فراکسیۆنی شێکن لەو فراکسیۆنانەی کە بەردەوامی لەسەر دوو ئاسکاریان کردووە یەک بەرگری لە مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان دوو ئەو مافانەی مافە دەستوریەکانی هەرێمی کوردستانن و بە تایبەت ئیستحقاقی دارایی هەرێمی کوردستان کە لە بەغداوە دێ قوتی خەڵکە و مافی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە نەچێتە گیفانی حزبە دەسەڵاتدارەکانی هەرێم و ئەوان نەیبن بۆ خۆیان و هاوڵاتی زەرری زەرمەند بەس بەرز ئێوە بڵین لە پێشوە بێک هێڵ ڕۆیشتون و بێک هێڵ بەدام لەسەر هەڵوێستەکان بەڵام ڕخنەشێ لەوەی کە ئێوە بێدەنگن لە چڕوێکەوە بێک هێڵ هێناوتانە بۆنم لە ڕووی سیاسیەوە هەروەکو پێشووتر ماون خۆتان هەڵوێستان نەگۆڕاوە سەتان کردبێت جێبەجێتان کردووە مەسلەی بێدەنگی و مەسلەی پاشەکشێ نابێت تەنها شیعار و دروشم بێت تۆ بێ ئەوەی کە ڕخنە لەو ڕوواگرێ بێت بەڵگە بخاتەڕ و من جاری پێشوش لە بەرنامەکەی جەنابەت وەڵام بدای وتم کامەیە هەڵوێستێکی کۆمەڵی ئیسلامی لە ڕابردوو بوویەتی ئێستا پاشەکشەی لێ کردو کۆمەڵ یەک هەڵوێستیشی نییە پاشەکشەی کردبێ یەک هەڵوێستی سیاسیمان نییە ئێمە لە قۆناغێکدا کۆچیمان لێ کردبێ و لە ئێستادا پاشەکشێمان لێ کردبێ و بەوەش سەلماندوومانە ئێمە هەڵوێستەکانمان تاکتیک نەبوون مەبادئ بوون پرەنسیپی کار بوون و ئەو هەڵوێستانەی ئێمە هەمان بووە تێڕوانین و ڕوئیای سیاسی ئێمە بووە
نەوەکو بەرەنجامی تۆڵە و ململانەی سیاسی بوو بێ. ئێمە زۆر جار وتومانە ئێمە هێزێکی لەگەڵ هیچ هێزێکی سیاسی ململانەی حزبیمان نییە. قسەی ئێمە ڕخنەیە لە سیستەمی حکومڕانی هەرێمی کوردستان، ڕخنەیە لەو شێوە بەڕێوەبردنەی لە ماوەی 28 ساڵی ڕابردوو لە هەرێمی کوردستان هەیە، ڕخنەیە لەو قۆرخکاری لە دەستەڵات لە هەرێمی کوردستان هەیە، ڕخنەیە لەو سیستەمە حزبیەی کە پارتی وێچەتی دروستیان کردووە، ڕخنەیە لەوەی کە هەموو جونگەکانی حکومڕانی لە بەرژەوەندی حزب احتیکار کراوە، ڕخنەیە لەوەی کە قوتی خەڵک و هاوڵاتی ئەچێتە جیفانی حزب واجێتە جیفانی کادیرەکانی حزب و بە گەندەڵی بندیوارەکانی خۆن و هاوڵاتیش لێی زەرەرمەندە. ئێمە ململانی ڕاستەقینی ئێمە لەگەڵ ئەمەیە، ئەگەر نا ئێمە لەگەڵ هەموو هێزە سیاسیکان وەکو هێزی سیاسی کێشەمان نییە. بۆ ئەمەش چۆن لە ڕابردوو و لە ئێستا و لە داهاتوشدا باسم کرد لەسەر یەک هێڵ بەردەوامین، هەتا گەندەڵی هەبێ ئێمە لەسەر هەڵوێستی خۆمانین، تا ئەم سیستەمە حکومڕانی هەبێ ئێمە لەسەر هەڵوێستی خۆمانین، هەتا وەکو ئەم سیستەمە حزبیە لە هەرێمی کوردستان کارکە ئێمە لەسەر هەڵوێستی خۆمانین، تا هەبین لەسەر ئەو مەبادیانەی خۆمان کارەکەی و ئامادەی بازدانیشین لەو ڕووە. باشە بەس باسیەوە دەکەن کە هەرێمی کوردستان لە لێواری قەیرانەکاندایە، یعنی ئەو قەیرانەی کە لە لێواری تەقینەوەی قەیرانەکاندایە ئێمە لە هەموو ڕووەکانەوە پێتان وایە لە ڕووی سیاسی، ئابووری، یاسایی، کۆمەڵایەتی لە هەموو ڕووەکانەوە دۆخەکە گەیشتۆتە ئەوەی گرفتی ئەساسی ئەوەیە ئەو برادرانەی حکومڕانن لە هەرێمی کوردستان تو کاتێک کە ڕەخنە ئەگری پێیان وایە ڕەخنە مەترسیە لەسەر قەواری سیاسی هەرێمی کوردستان، پێیان وایە ئەو هێزانەی کە واقعی سیاسی هەرێمی کوردستان وەکو خۆی خەنە ڕوو ئەوان مەترسین لەسەر قەوارەی سیاسی هەرێمی کوردستان، بێ ئاگال لەوەی مەترسی ڕاستەقین لەسەر ئەم قەوارە ئەو بنیەیە ئەو ژێرخانەیە کە حکومڕانی پێکرێ لەسەر هەرێمی کوردستان، ئەو ژێرخانە لە لێواری لە ناوچووندایە، بێ ئاگال لەوەی کە ئەمان بەو گەندەڵیە قوڵەی کە لە سیستەمی حکومڕانی هەیەە لە هەرێمی کوردستان ئەم قەوارەیە بەرەو لە ناوچوونەوە، بێ ئاگال لەوەی کاتێک کە هاوڵاتی متمانەی بەم قەوارە سیاسیە نامێنێ ئەم قەوارەیە مەترسی لەسەر دروستە بێ، کاکە سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستان سیستەمێکی گەندەڵە. ئەو ئێمە نین، ئێمە وت لە ڕابردوودا وتومانە گەندەڵە، ئێستا بەرپرسەکانی خۆیان ئەوانەی کە لە ناو بەقوڵی لە ناو سیستەمی حکومڕانیدا بوون و لە ناوەندی بڕیاری پارتی و یەکێتی بوون، ئێستا ئەوانەڵێن کاکە ئەمە گەندەڵی هەیە تا سەر ئێسقان، ئەوان تەمەنەوە بەیان نامەکانیانەوە بەلاغەکانیانەوە کۆنگرە ڕۆژنامە نووسیکانیانە ئەوە کۆنفرانس و دیدارەکانیانە، ئەوانن کەواتە گەندەڵیەکە نکوڵی لێ نەکراوە. ئەوەی کە ئەم حکوومەتە بەم شێوەی ئێستا و ئەم دەسەڵاتە سیاسی لە هەرێمی کوردستان حکومڕانە مەترسی لەسەرە شتێکی حاشا هەڵنەگرە و گومان هەڵنەگرە، هۆکارەکەشی خۆکردەوەتە ئەوان هۆکارن نەکەوانەی ڕخنەی لێگرن، بگرە بەعکسەوە ئەوانەی ڕخنەی لێگرن ئەوانەی کە ئەیانەوە ڕاستی کەنەوە ئەوان دڵسۆزی ڕاستەقینەی ئەم سیستەمە حکومڕانیە. یعنی ئەگەر مەترسیەکە بێ لەسەر قەوارەی هەرێم گەندەڵی نادات پەروەری ناکۆکی ئەگە ئەو مەترسی باسم کرد، مەترسی ئەم گەندەڵیە و ئەو ژێرخانەیە کە حکومڕانی لەسەر دروستکراوە کە سیستەمێکی حزبیە، ئەو قۆرەخکاریەیە کە هەیە بە حزبیکردنی هەموو جومکەکانی حکومڕانیە، بردننی سامانی گشتی و پارەی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە بۆ حزب و بۆ موچەخۆرە بندیوارەکانیان، ئەوانە مەترسی ڕاستەقینە لەسەر سیستەمی حکومڕانی، بە دامەزراوەی نەکردنی دامەزراوەکانی حکومڕانیە و ناشەفافبوونە لە سەرچاوەکانی داراییدا و ڕێک نەکەوتنە لە بەغدا لەبەر ئەوەی کە خۆیان مستەفیدن لە سەرچاوە داراییە نامەشروعەکانی هەرێمی کوردستان، ئەوانە مەترسی ڕاستەقینە لەسەر ئەم سیستەم. باش بەس زۆر جار باز دەوێت و هاوڵاتی لە چی بێ ئومێد بووە لە هەرێمی کوردستان لەم شتانە، هاوڵاتی بۆ باوەڕی بە پرۆسی هەڵبژاردن نەما، چێ هاوڵاتی لە هەرێمی کوردستان بێ ئومێد کرد لە سیستەمی هەڵبژاردن؟ ئەوان حکومڕانەکانی هەرێمی کوردستان بەو هۆکارانەی کە باسم کرد لە پەنای هەموو ئەمانەشدا بەبێ ئیرادەکردنی خەڵکو و بەو تەزویرە زۆرشکە لە هەڵبژاردنەکانی. باش بە زۆر جارگە ڕخنە دەگیرە لەلایەن بڵێن هێزەکانی ئۆپۆزیسیۆن و باز دەکەن ئەوە هێزەکانی ئۆپۆزیسیۆن لە چاکسازی دەترسن و چاویان بە پێشکەوتنەکانی ئەم کابینەی هەڵنایەت. ئێمە بۆ بترسین لە چاکسازی، یعنی پرسیارەوەیە ئێمە لە حکوومەتی ئێمە لە کوێی چاکسازیە ترسین، لەکوێ مستەفیدین هەتا لە چاکسازی بترسین؟ ئەوانە لە چاکسازیە بترسن کە بە گەندەڵی لەم سیستەمی حکومڕانی مستەفیدن. کۆمەڵی ئیسلامی هێزێک بووە لە شاخ بووە، پێشمەرگەی هەیە و ئەو پێشمەرگە کەمترین ڕێژەی خاننشینی مستەحقاتی خۆی هەیە. کۆمەڵی ئیسلامی یەکێکە لە هێزە ستەملێکراوەکان مافخراوەکانی ئەم سیستەم حکومڕانی لە هەرێمی کوردستان هەیە کە بە بەردەوامی باجی هەڵوێستە سیاسیەکانی خۆی داوە، باجی بێدەنگ نەبوونی داوە،
دەستگاکانی وەکو هێزێکی سیاسی بە بەردەوامی ئێمە لە قەیرانی داراییدان خۆمان بۆچی لەبەرەوەی کە ڕەخناگرین ئێمە لە کوێی چاکسازی ئەترسین چێ لە مستەفیدە ئەو لە چاکسازی ئەترسێ ئەسڵەن حکوومەتی هەرێمی کوردستان ئەو دەستەڵاتی کە هەیە من پرسیارەکەم ناڵێن هێزەکانی ئۆپۆزیسیۆن لە چاکسازی ئەترسن با ئەوان چاکسازی بکەن با ئێمە زەرەرکەین ئەوان با دەستکەن بە چاکسازی با گەندەڵی نەهێڵن با گەندەڵکاران ڕوبەڕووی دادگاکەنەوە با سیستەمێکی با دادگا لە هەرێمی کوردستان ڕۆڵی خۆی ببینێ با گەندەڵکاران ڕوبەڕووی دادگاکەنەوە با حکمیان بۆ دەرکەن چێ گەندەڵ بووە با مەلەفەکانی دەرخەن با دەستەی نەزاهەکاری خۆی بکە بە هەموو ئەوانەی کە ئەیانەوەی بیکەن با بیکەن ئێمە ئامادەین ئەو باجە بدەین فعلەن کۆمەڵی ئیسلامی مادام زەرەرین ئێمە با زەرەرمەند بین لەو چاکسازی کە ئیکەن باش ئەوان بەڕەهای یارمەتیم بدەوە تەواوکەم چکۆ زۆر جا دەگوترێتەوە چێ گەندەڵی کردووە لە هەرێمی کوردستان چێ سەرچاوی گەندەڵیەکانە لە هەرێمی کوردستان ئەو هێزانی کە حکومڕان بوون چێ ئەو حتا ئەو گەندەڵیانش کە بۆ هێز سیاسیەکانی کەشکراوە چێ کردوێتی معلومە ئەو دوو هێزەی کە حکومڕانن لە هەرێمی کوردستان ئەوان هۆکاری ئەو واقعان کە لە هەرێمی کوردستان بەڵام زۆر قسێک بەڕەهایی دەوترێت کە هەموو حیزبەکان کۆمپانیان هەیە بۆ لێتسن نازانم بیرە نەوتیان هەیە ئەو قسانەش دەکرێت بیرە نەوتەکانی ئێمە داخن با کۆمپانیەکانی ئێمە ئیجازەی لێوەربگرنەوە با ئەوەی کە ئێمە هەمانە با ئاشکرێکن بۆ ڕای گشتی هیچتان نیەوەیت کۆمەڵی ئیسلامی کۆمەڵی ئیسلامی نە کۆمپانیایی هەیە نە بیرە نەوتی هەیە نە مستەفیدە لە داهاتی نامەشروعی هەرێمی کوردستان وەکو من باسم کرد کۆمەڵ هێزێکی مافخراوە مستحقاتی خۆشی پێ نەدراوە پارتی وێچێتی ئەیانتوانی پارتی وێچێتی ئەیانتوانی لە سەرەتاوە واقعێک دروستکەن ئەو قانونی ئەحزاب کە خۆتەزانی دوو خول پێش ئێستا چوە پەرلەمانی کوردستان یاسای هێز سیاسیەکان ئەم قانونی ئەحزاب بتوانرا تەصدیق بکرێ و کاری لەسەر بکرێ و حزب ئێمە لەگەڵەوەی بووین حزب وەکو هێزێکی مەدەنی سیاسی ڕۆڵی خۆی ببینێ لە دەرەوەی حکوومەت بێ و حکوومەت بەدامەزراوەی بکرێت پێشمەرگە بکرێتە سوپایەکی نیشتیمانی قەزا ڕۆڵی خۆی ببینێەوە بۆ ئەوش خۆتەزانی هێزەکانی ئۆپۆزیسیۆن ئەو کات پاکێجیان پێشکەش کرد پاکێجەکانی ئۆپۆزیسیۆن ئەو کات دیارن و کە لەو قۆناغەدا ئێمە و بزنەوەی گۆڕانەوەی گرتووی ئیسلامی بووین چه کاری بۆ پاکێجانە نەکرد چێ نەهاتە و سیستەمە بەرقەرارکە هێزە حکومڕانەکان لە هەرێمی کوردستان ینی زۆر جار کا حەکیم بەڕاستی دەگوترێت دەویسترێ هاوڵاتی لە هەرێمی کوردستان زۆرێکە لە چاواشەکاری کە خەڵک بەرامبەر هەموو هێزە سیاسیەکان بێ ئومێدکەن و بڵێن هەموو هێز سیاسیەکان وەکو یەکەن بەس من پێم وایە هاوڵاتی لەوە شارترە لە هەرێمی کوردستان ئەزانێ ئەو هێزە سیاسیانەی کە چێ مستەفیدە لەو ناواقع نامەشروعی هەیە و چێ باجەدا لە پێناوی ئەوەی کە چاکسازی بەجیازی ئێوە هەم لە ڕووی سیاسیەوە هەم لە ڕووی بڵین بانگەواز و پەروەردە هەم لە ڕووی کارە خێرخوازەکان لەگەڵ هەندێک لایانی تر چییە بەڵام ناوبڕێکم هەیە دەگەڕێمە وڵات سپاس دەکەم بەڵێ بینێرانی بەڕێز ناوبڕێش کورت و دەگەڕین وڵات تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام چونکە شیر لە ژیانی هەموماندا گرنگی خۆی هەیە من باشترین شیرم بۆ خێزانەکەم هەڵبژاردووە هەموو کات شیری ئاڵتونسا بە منداڵەکانم دەدەم بۆ ئەوەی مێشتێکی چالاک و داهێنەرانەی هەبێت من بە شیری ئاڵتونسا کێک و شیرینی دروست دەکەم شیری ئاڵتونسا ڕۆڵێکی گرنگی لە خێزانی ئێمەدا هەیە 100% سروشتی تامێکی نایە ئایا تا ئێستا کێشەی کارەبات هەیە؟ بێزار بوویت لە کێشەی کەمی کارەبا و بڕانی بەردەوامی؟ بە دوای کارەبایەکی بەردەوام و بێکێشە و تێچووی کەمدا دەگەڕێیت؟ ئەوە فانسی پاوەر سەرجەم و کێشانەی بۆ چارەسەر کردویت بە دانانی سیستەمی سۆلار و وەرگرتنی وزە لە خۆرەوە بە بەکارهێنانی باشترین مەوادی ستانداردی جیهانی کە سەرجەمیان گرنتی چەندین ساڵیان لەگەڵدایە بە سەرپەرشتی ئەندازیار و ستافی شارەزا و بازمون کارەکان جێبەجێ دەکرێن ئەم سیستەمە دوورە لە تێکچوون و هیچ تێچوویەکی ڕۆژانەی نییە هەروەها بە دۆستی ژینگە ناسراوە و ژینگە لە پیسبوون دەپارێزێت فانسی پاوەر بۆ داهاتوویەکی ڕووناکتر ناونیشان سلێمانی شەقامی مامۆستایان نزیک شەقامی قەنات تەلاری جاسەنە 0 1970 153 85 85
ئەم قڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە گوشاری نینی تامێکی لە یاد نەکراو برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە بگرە زۆریش بەسوودە پێکاتەوە ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال پرۆتین، ئاو، ڤیتامین ئی، کالیسیۆم، ئاسن، مەگنیسیۆم، مەنگەنیز، پۆتاسیۆم، ڤیتامین B1، B2، B3، B5، B6 واتە ئەم برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین بەڵکو و چڵتوکە و خۆمان کڕی دەکەین شێوازی لێنانی لەگەڵدایە بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 1970 353 27 27 هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بڕێز ماوەسە پێش ناوبڕەکە باسمان لەوە کرد دەکرێت هەموو هێزە سیاسیەکان بەیەک چاو سیر بکرێن یاخود بە دیاریکراوی جیاوازەکانی ئێوە وەکو کۆمەڵی ئیسلامی لەگەڵ لایەنەکانی تر چییە؟ من پێم وایە تەبان لە هەرێمی کوردستان هێزە سیاسیەکان دوو بەشن ئەو هێزانن کە هۆکاری ئەساسی ئەو واقعان و هێزە حکومڕانەکانن لە هەرێمی کوردستان باسمان کرد پێشتر و لە 28 ساڵی ڕابردوودا سەبەبی هەموو نەهامەتیەکانی هەرێمی کوردستان هێزە حکومڕانیانن بەو پێی کە قۆناغ بە قۆناغ بڕیار بەدەستی ئەساسی لە بەڕێوەبردننی هەرێمی کوردستان ئەوان بوون و زۆر جاری هەوتومان حتا بۆ هێزانش کە بەشداری حکوومەت بوونە شەراکەت نەبووە ینی شەراکەتێک نەبووە بۆ شەریکی لە حکومڕانیدا بەشداری پێکردنێکی بەسیت هەبووە دوو من پێم وایە هێز سیاسیەکان لێک جیاوازە من ناتوانم لێرە زیاتی هێزەکانی کە قسە بکەم بەسلانی خۆتان بۆ ئێمە و کۆمەڵی ئیسلامی باوەڕمان وایە ئێمە لە ڕووی سیاسی و هێزێکی تێکەڵ بە خەڵکین و لەگەڵ ئێش و ژان و مەعاناتەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستانین و ئێمە زۆر جار قوربانیمان بە کۆمەڵی ئیسلامی داوە کۆمەڵمان خستۆتە مەترسیەوە و کۆمەڵ مەترسی لەسەر دروست بوو و کۆمەڵ بە گیانی کادرانی سەرکردەکانی قوربانی داوە لە پێناوی بەرگریکردن لە خەڵک و هاوڵاتیانی هەرێمی کوردستان و کۆمەڵ ئەیتوانی زۆر جار تەبان بتوانێت مستەفیدیش بێ لە واقعەکە بەڵام پرەنسیپەکانی مەبادیەکانی ڕێی بە کۆمەڵ نەداوە کۆمەڵ هەمیشە ئەوەی هەڵبژاردووە لە پاڵ خەڵک و جەماوەری کوردستان بێ و ڕازگۆیانە لە سنگەری میلەتەکەی خۆی بمێنێتەوە ئەوە لە ڕووی سیاسیەوە و لە ڕووەکانی کۆمەڵی ئیسلامی سەربەرزە بۆی کە قۆناغ بە قۆناغ پەرلەمانتارەکانی وەزیرەکانی ئەو کاتانی لە حکوومەت بووین و لێرە لە هەرێمی کوردستان لە بەغدا بەردەوام لە سنگەری خەڵک بوون و شانازیبان بۆ کردووە کە نوێنەرەکانی ئێمە هەمیشە توانیویانە بە سەری بەرزەوە بچنە ناو هاوڵاتیانی هەرێمی کوردستان سەریان بەرز بێ لە ناو خەڵکی کوردستان و بێ پاسەوان بتوانن بچنە ناو خەڵک و نەترسن ئەوە تایبەتمەندیەکی کۆمەڵی ئیسلامی بۆ کۆمەڵی ئیسلامی سەرکردەکانی قیاداتی
کادرانی لە ناو خەڵکە ژین و لەگەڵ خەڵکن و لە ناو ژیانیان وەکو ژیانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و پێم وایە ئەوانە تایبەتمەندی کۆمەڵی ئیسلامین و ئەشی پارێزین و ئەمە پێمان وایە بەوە سەربەرزین کە معاناتمان معاناتی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە لەگەڵ معاناتەکانیان نەک ئەژین معاناتەکانی ئێمەش وەکو معاناتەکانی ئەوانە بۆ چکە وەکو ئەوانە ژین لە ناو هەرێمی کوردستان. پۆست و پار لە ڕووی سیاسی زۆر ئەمە دەکتێت فشارێک بۆ هێزەکان زۆر هەندێک کەسی خۆی دەدۆڕێنێ بۆی پۆست و پارە من فشار ویستم باسیەوە بکەم نە تەطمیع واتە تەمان خستنە بەر نەترساندن سەرمان بەرزە بۆی کە نوێنەرەکانی کۆمەڵ هیچ کاتێک نەدۆڕاون نە لە ژێر زەختی فشار نە بە هێزی پارە و مادە نەکردراون و نەفرۆشراون و نەشترساون بە بەردەوامی ئەوەمان هێشتۆتەوە من پێم وایە ئەوە خەسڵەتی کۆمەڵی ئیسلامی و کۆمەڵ شانازی بۆەوە کاکە نوێنەرێکی کۆمەڵ لە هەر کوێ بێ نوێنەری ڕاستەقینەی خەڵک بووە و هیچ کەس نەیتوانیوە دۆسیەکی گەندەڵی لەسەر کەسێکی کۆمەڵی ئیسلامی بخاتە ڕوو لەسەر نوێنەرەکانی کۆمەڵ بخاتە ڕوو لە ڕووی کەشەوە کۆمەڵ تایبەتمەندی زۆرە ئێمە ڕاستە لە حکومدانی هێزێکی سیاسین وەکو باسم کرد خۆمان هێزێکی سیاسی مافخراوی بەڵام بە ئەرکی سەرشانی خۆمان هەستاوین ئێمە جگەل لە هەڵوێستە سیاسیەکانمان لە سەر ئاستی فراکسیۆنەکان لەسەر ئاستی ئەنجومەنەکان لەسەر ئاستی چ لە بەغدا لە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی چ لە هەرێمی کوردستان فراکسیۆنەکەی چ لە سەر ئاستی سەرکردایەتی سیاسی کۆمەڵ چ لە سەر ئاستی کەسی یەکەمی کۆمەڵ بە تەنها بە هەڵوێستی سیاسی نەوەستاوین ئێمە ئەو کاتایی کە خەڵک پێویستی بە هاوکاری بێ بە کۆمەڵی ئیسلامی دەستێکی خەیری گەورە بووە بە خۆی بە دەستبردننی لەسەر ئەو متمانەی کە هەیەی پرۆژەی گەورەی خێرخوازی هەیە من پێم وایە تەبان هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئاشنان بە پرۆژەکانی کۆمەڵ ئاشنان بە بەخشین ئاشنان بە بۆی کە کۆمەڵ چۆن توانیوێتی لە ڕووی خێریەوە بە ئەرکی سەرشانی خۆی هەستی و دەستێک بێ بۆ خێرخوازی و دەستێکی ئەمینیش بێ بۆ ئەوەی کە پارە و سەروت و سامانی خەڵکی خێرۆمەند بگەێنێ بە هەژارانی هەرێمی کوردستان لەو ڕۆژەوە ئێمە سەرمان بەرزە کە جێی متمانی هاوڵاتیانی هەرێمی کوردستانی سەرمان بەرزە کە ڕۆژ بە ڕۆژ ئەم پرۆژەیە گەورەترە بێ فراوانترە بێ لە زۆر ڕوویترەوە لە ڕووی پەروەردەیەوە کۆمەڵی ئیسلامی بە پەروەردەیەکی پاک و بێگەرتوانیوێتی کار بکە لەسەرنەوەی نوێ لەسەر گەنجانی هەرێمی کوردستان ڕوبەڕووی زۆر شەپۆل کار بکە وە کۆمەڵ میدیاکەی میدیای خەڵکە ئەم میدیای کە هەیەی میدیای هاوڵاتیانی هەرێمی کوردستانە میدیای خەڵکە مینبەری ڕاستەقینەی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە و کۆمەڵ هێزێک کە ئێمە زۆر جاریکە گوتومانە تەبەن ئەمە کەناڵێکمان هەیە بۆ نمونە ئەمە پەیامەکە من تۆ ئێستا قسەی تێداکەین پەیام هیچ کاتێک سانسۆری ئەوەی لەسەر نەبووە شاشەیەک بووە شاشەیەک بوو بۆی هەموو دەنگ و ڕەنگە جیاوازیەکان بگەێنە شاشەیەک بووە بە ڕازگۆیی ناسراوەتەوە شاشەیەک بووە وێنەی ڕاستەقینەی مجتەمع و کۆمەڵگای نەقڵ کردووە و ئێمە کەناڵی کترمانەی کەناڵی بانگەوازە من پێم وایە تاکە هێزین لەو ڕۆوە بە یەک جوملە لە هەڵمەتی هەڵبژاردنەکان بەکارمان نەهێناوە تەنانەت لۆگۆی هەڵمەتی هەڵبژاردنمان نەخستە سەر شاشە تەنانەت ڕقەمی لستی کۆمەڵی ئیسلامیمان نەخستە سەر شاشە لەبەرەوە کۆمەڵ ئەم مستاقیەتی خۆی پاراستووە و ئەشی پارێزێت و زۆر کەناڵی کە هەیە پرسیارەکەی جەنابەتەوە بوو تایبەتمەندی کۆمەڵچیا کۆمەڵ چۆن کاری کردووە نا کۆمەڵ لە زۆر ڕێگاوە کاری گەورەی کردووە و بەردەوامی شەبین ئێمە من پێم وایە ئەم ینی کۆمەڵی ئیسلامی دەوڵەمەندە بە سەرمایەکی بەشەری گەورە کە تایبەتمەندی گەورەیان تێداوە توانین خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکەین و خزمەتی خەڵکی خۆمان بکەین ئێمە ئەمڕۆ شۆک و دووپاتمان کردوەوە کۆمەڵ یەکهێڵ لەسەر پرەنسیپ و مەبادیەکانی خۆی بەردەوامە بێ ئێمە هێزێک نین بە ڕۆژێک هەڵچین و بە ڕۆژێک کە داچینەوە ناگە لەسەر یەک ئاستی لەسەر یەک مەبدەین ڕابردوش ئەوەی سەلماندووە باشە سەبارەت بە دۆخی ناوخۆی کۆمەڵی ئیسلامی لە بەلاغەکان باز لەو دەکەن لە کاتێکی گونجاودا کۆنگرە دەبەستن کۆنگری کۆمەڵی ئیسلامی کاتە گونجاوە کە پێویستە بە هەلومەرجی تەندروستیەوە پێویست نییە بە هەلومەرجی کۆمەڵەوە کۆمەڵ ئامادەیە ئێمە کۆنفرانسەکانمان تەواو کردووە 3 کۆنفرانسمان ماوە هەر 3 مەڵبەندەکە و بە مەڵبەندی هەڵەبجە و مەڵبەندی ڕاپەڕینی کۆمەڵی ئیسلامی ئامادەن بۆ کۆنفرانس کە ئەو دوو مەڵبەندەمان ماوە مەڵبەندیەکی هەڵەبجە و مەڵبەندی پێنجی ڕانیە ئەم دوو مەڵبەندە ماون ئەم دوو مەڵبەندە ئامادەن بۆ کۆنفرانس و دواترۆی مەڵبەندی بادینانەمێنێ و دوای ئەوە ئێمە
ئەگەر ئێستا ڕێکارە تەندروستیەکان بوار بدەن ئێمە لە 2 هەفتەی داهاتوودا ئەتوانین کۆنفرانسەکان تەواو بکەین و دوای کۆنفرانسەکان ئێمە ئەوەی پێیوەستە بە ڕێکارە حزبیەکان لە ئامادەکردنی ڕەشنووسی پەیڕە و لە لیژنەی باڵا ئامادەکاریەکان تەواو بوون کاتێکی زۆر کەمان پێویستە بۆی کۆنگرە ببەستین بەسکە وتومانە هەلومەرجی گونجا و مەبەستمان هەلومەرجە تەندروستیەکەیە ئەوەی پێیوەستە بە پەتە و ڤایرۆسی کۆرۆنا کە لە هەرێمی کوردستان تا ئێستا ڕێگر بووە مەگەر ئەم نەخۆشیە نەبووە ئێستا کۆمەڵی ئیسلامی کۆنگرەشی بەست بووە تەشکیلەی نوێی کۆمەڵی ئیسلامیش دەستی بە کارەکانی کردبوویەوە. باشە کاتمە زۆر کەمەوە بە سەبارەت بە وی زۆر جار باز دەوەکە کۆمەڵی ئیسلامی ئێستا لە ڕووی کورسیەوە گەورەترین بڵین هێزە لە ناو پەرلەمان بۆچی بەرەیەک لەگەڵ خەڵکی ناڕازی لایەنەکانی تر بێکەوە دروست ناکەن بۆ ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی پێشتریش مەسەر لەلایەنەکانی تر کۆمەڵی ئیسلامی تەبان بن یەکەم لەسەر ئاستی فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان کۆمەڵ مبادرەی بووە و ڕەنگە فراکسیۆنەکانی تر ئامادە نەبوو بن بەس ئێمە لەبەر بە پێویستمان نەزاوی ئەوە ڕابگەێنی نەگەرنا کۆمەڵ فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی پرۆژەی بووە بۆی لەسەر ئاستی فراکسیۆنەکان لە پەرلەمانی کوردستان و مبادرەی بۆ کە بەرەیەکی هاوبەش دروست بکەن لەسەر ئاستی فراکسیۆنەکان لە پەرلەمانی کوردستان و ئێمە لەگەڵ چین و توێژەکانی کۆمەلگاش بڵێت بەردەوام متەواسیلین و هێزێکی ڕووداسم کرد ئێمە لەناو ئێمە هێزێکی لەناو خەڵک هاتوین بەڵێ لەگەڵ هەموو چین و توێژەکانی کۆمەلگا ئێمە تەواسڵمان هەیە پەیوەندیمان هەیە و دیدارمان هەیە و ئێمە خۆ لە خەڵک و هاوڵاتیانی هەرێمی کوردستان دابڕاونین. باشە وەکو بڵین چاکسازی ئێوە دەڵێن ئەم دەسەڵاتە زۆرجار باز بکەن چاکسازی پێ ناکرێت یاخود لە ڕوانگەی ئێوە چاکسازی بە چ جۆرە کەسانێک دەکرێت و لە کوێشەوە دەبێت دەست پێ بکەین باوەکو دوا پرسیاری ئەزانی لە 2000 ینی لە 2012 بەدواوە بەردەوام دەستەڵاتدارانی هەرێمی کوردستان ماوە پرۆژەی چاکسازیان ڕاگەیاند و دواترینیان ئەوەیە کە ئێستا کاری لەسەر دەکرێت بەڵام کوا دەرەنجامەکانی دەستەڵاتی هەرێمی کوردستان بە کردەی سەلماندوێتی کە قودرەتی چاکسازی نییە ئێمە حەزمانە کرم دەستەڵاتە توانای چاکسازی هەبێ و بتوانێت چاکسازی بکە هەمیشە وتومانە ئێمە هێزێکین ئەگەر ئەمان بتوانن چاکسازی بکەن بتوانن کاری باش بکەن بتوانن حکومڕانی باش من دەستخۆشیان لێکەین ئەو هێزە ئۆپۆزیسیۆنین کە وتومانە هەمیشە بە چاکەکان ئەڵێن چاک و بە خراپەڵین خراپ ئێمە کاتێک کە ڕەخناگرین ئەبینین کە چاکسازیان پێناگرێت کاتێک کە ڕەخناگرین ئەزانین کە دۆخی موچەخۆرانی هەرێمی کوردستان چەندە کاتێک ڕەخناگرین ئەزانین کاوان سەدا 21 بە نایاسایی لە فەرمانبەرانی هەرێمی کوردستانە بڕن کاتێک ڕەخناگرین ئەزانین لە وادەی یاسای خۆی موچە نادەن کاتێک کە ڕەخناگرین ئەزانین ئیرادەیان نییە بۆ ئیتیفاقیەکی شەفاف لەگەڵ بەغدا کاتێک ڕەخناگرین نانەوێت حکوومەتەکەیان بەدامەزراوەیی بکەن کاتێک ڕەخناگرین کە نانەوێت قەزا ڕۆڵی خۆی ببینێ نانەوێت موسساتەکان ڕۆڵی خۆیان ببینن کاتێ ڕەخناگری نانەوێت حکوومەتێک بێ پەرلەمان لێ پرسیینەوەی لەگەڵ کا پەرلەمانێکی کارا هەبێ ئێمە ڕخنە لەوە ناگرین کە چاکسازیان کرد گەرتوانیان چاکسازی ڕیشەی بکەن گەرتوانیان دادگەری بەدیبێنن گەرتوانیان حکوومەتێکی دادپەروەر بن گەرتوانیان مافی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بدەن بە دڵنیایەوە دەستخۆشیان لێ دەکەین بەڵام ئەم حکوومەتی ئێمە بینیومانە تا ئێستا قودرەتی چاکسازی نییە بەس بە ئەوکو دوپرسیام چاکسازی بە چ جۆرە کەسانێک دەکرێت بە چ جۆرە یاخود سەرکردەیەک دەکرێت چاکسازی بە خەڵکێکە کرێ خۆیان مستەفید نەبن لە گەندەڵی بەوەی کە مستەفید ئەوانەی کە مستەفیدن لە گەندەڵی ناتوان چاکسازی کە سواس دەکەم زۆر سپاس بۆ بەڕێز سەرەوە حەمەد دەبێژی کۆمەڵی ئیسلامی کوردستان کە لەم بەرنامەی لەگەڵمان سپاس دەکەم سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ